بەشداری کورد لە هەڵبژاردنەکانی عێراق چۆن دەبینی؟ من وەکو گەنجێکی هەولێر بە پێویستی نازانم هەولێر لەگەڵ عێراقا کوردستان لەگەڵ عێراقا بێت لەبەرەوەی شوێنێکی زۆری کوردستان داگیر کرد. من وەکو هاوڵاتیەک پێم باش نییە ملەتی کورد بەشداری هەڵبژاردنەکە بکات چونکی لە ڕووی ئەوەی خۆمان باش دەزانین هیچ مافێکی گەلی کورد تێدا جێبەجێ نەکراوە. من وەکو گەنجێکی کورد حەز دەکەم بەشداری لە هەڵبژاردن بکەن بە یەک لیست ئەنجامەکان باشتر دەبیت و زۆرتر دەبیت. Ez bêjim eger Kurd êk lîsta beşdarî bike helbijardinê Iraqê da dê bitirsen goxa bî li Iraqekê da em wek Kurd ez bêjim êk lîst bişte dengdanê da û dê bitirsen goxa bî Iraqê da. نوواک گەنجێکی کورد پێویستە ئێمە حکوومەتێمە یەک لیست بیتن بۆ هەڵبژاردنی عێراق بۆ یەکدەنگ بین ئەم من زۆر پێم خۆشە ئەگەر بەشدار بین لە هەڵبژاردنی عێراق. من وەکو گەنجێکی کورد من بخۆم پێم بەڕای خۆم پێم باش نییە کورد بەشداری لە هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق بکاتن چونکە ئێمە ئەزمونێکمان لەگەڵ حکوومەتی عێراقدا هەیە کە لە ساڵانی ڕابردوو بەهۆی ئەوەی کە کورد بەشداری کردووە لە هەڵبژاردنەکان ئێمە عێراقێکمان بنیاتنا کە عێراقێک کە خەڵکی عێراق بۆ خۆی سوودێکی زۆری لەو عێراقە بینی بەڵام بۆ ئێمەی کورد هیچ سوودێکی نەبوو بە ئاشکراش دیار بوو کە ئەوان چۆن دژی کورد بوون و چۆن کوردیان چۆن حسابیان بۆ کورد نەکرد و خاکی کوردیان داگیر کرد و بۆ خۆشتان دەزانن ئەو ماوەیە کورد خاکێکی زۆری لەدەستداوە دەنگدەرێکی زۆر لە ناوچەکانی خۆیان ئاوارە بووە ئیتر بۆیە من بەڕای من بەشداریکردنی کورد ئەم جارە لە هەڵبژاردنەکانی عێراق زەرێکی زۆری دەبێت دەنگێکی زۆری لێ دەڕواتن. من پێم وایە بەشداریکردنی کورد بۆ هەڵبژاردننی داهاتوو لە پەرلەمانی عێراق لەسەرەوە ساسە بێت کە هەموو کورد هەموو مافەکانی خۆی دەستەبەر کردبی و هەموو مافەکانمان زامن بێ لەلایەن بەغداەوە 100% هەتا وەکو لە دوا ڕۆژدا تووشی کێشە نەبینەوە دووبارە لەگەڵیان.